سڵاوتان لێبێ. وەزیری وزەی تورکیا ڕایگەیاند هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهانی تورکیا بەردەوامە. تانەر یەڵدز بە ئاژانسی هەواڵی ئەنادۆڵی فەرمی وڵاتەکەی ڕاگەیاندووە ناردنەدرەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە گرنتی کراوە، دەشڵێت تورکیا پشگیری چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەکات لەسەر پرسی هەناردەکردنی نەوتی هەرێم. باپی ئەمارەکانی سنتەری میترۆ لە ساڵی ڕابردوودا لە هەر سێ پارێزگاکەی هەرێم 193 پێشێرکاری جۆراوجۆر بەرامبەر بە ڕۆژنامنووسان ئەنجام دراون کە دیارترینیان کوشتنی ڕۆژنامنووس کاوە گەرمیانی بووە. سنتەری میترۆ لە راپۆرتی ساڵانەیدا ئاماژەی بۆ ئەوە داوە دیارترین پێشێرکاری بەرامبەر بە کەناڵی NRT ئەنجام دراوە، هەر لە هەڵکوتانە سەر کەناڵەکە و تەقەکردن لە خاوەنی کەناڵەکانی NRT ئەمە جگە لە تۆمارکردنی چەندین هەڕەشە و ڕێگری لێکردن لە پەیامێرەکانی NRT لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستاندا. لەسەر ڕێگەی دوکان کلکەسماق تانکەرێک گڕی گرت و بە هۆیەوە 10 ئۆتۆمبیلی تر سوتاون و کەسێکیش گیانی لەدەستدا. شاید حاڵێکیش دەڵێت ئەمڕۆ تانکەرێکی نەوت گواستنەوە لەسەر ڕێگەی دوکان کلکەسماق تەقیوەتەوە و بە هۆیەوە 10 ئۆتۆمبیلی تری هاوڵاتیان گڕیان گرتووە و سوتاون. دەربارەی بڵاوبوونەوەی تۆمارێکی دەنگی لەسەر کوژدانی سێژنە چالاکەکەی کورد لە پاریس دەستگای هەواڵگری تورکیا میت ڕەتی کردەوە. دەستگاکەیان پەیوەندی بە کوشتنی ئەو سێ ئەندامەی پەکەکەوە هەبێت. لە بەیاننامەکەدا میتی تورکیا ڕایگەیاندووە دەستگاکانیان بە هیچ شێوەیەک پەیوەندیان بە کوشتنی ئەو سێژنە چالاکەی کوردەوە نییە. لێکۆڵینەوەی پێویستیشیان بۆ ئەو هەواڵ و دەنگویانە دەست پێ کردووە. سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراق ئاشکرای کرد کە بەهۆی تەقینەوەی 2 ئۆتۆمبیلی بۆمڕێژکراو لە ناوەڕاست و خۆرئاوای شاری بەغدا لانی کەم 19 کەس بوونە قوربانی. هەمان سەرچاو ئاماژەی بۆشدا کە نیوەڕۆی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆمڕێژکراو لە نزیک بازاری شەلال لە بەغدا تەقیەوە و بەهۆیەوە لانی کەم 18 کەس بوونە قوربانی. ماڵپەڕی ئێرنای ئێرانی بڵاوی کردەوە وەزیری دەرەوەی ئێران بە سەردانێک گەیشتە سووریا و لەگەڵ بەشار ئەسەددا کۆبووەوە. ماڵپەڕەکە بڵاویشی کردەوە محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی ئێران لە دوای سەردانی وڵاتانی لوبنان و عێراق و ئوردن لە بەیانی ئەمڕۆ گەیشتە سووریا. شاد و بەختەوەر بن.